إيه. ضعيفة بكلك داخل. لە هاتنی ئەردۆغان دەکەن بۆ هەرێمی کوردستان لە هەولێر هەرێکە لە سەرۆکی هەرێمی کوردستان هەروە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەروە جێگرەکەی هەروەها بەرپرسانی حزبی و حکومی دیکە لە ئەنجومەنی وەزیران پێشوازی لە ڕەجەب تەیب ئەردۆغان دەکەن. لە ئێستادا پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیم لەگەڵا بێ با بزانم نوێترین زانیاری لای ئازاد چیە. ئازاد نوێترین زانیاریم بیتێ ڕەجەب تەیب ئەردۆغان گەیشتۆتە فڕۆکەخانە و چێنەوانەی کە لە پرۆتۆکۆڵە پێشوازی لە ڕەجەب تەیب ئەردۆغان دەکەن. بەڵام ماوەستا سالار سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. ئێمە ئێستا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرین. وەکە بینی لە ئێستادا ئەو فڕۆکەی کەوا ئەردۆغان ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیای تیادا لێرە وەستاوە، بەڵام هێشتا نەهاتۆ خوارەوە. لە ئێستادا بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بەرەو پێشوازی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بەڕێکەوت. ئێستا دیارە ڕەجەب تەیب ئەردۆغان لە فڕۆکەکەی دێتە خوارەوە و پێشوازی لێ دەکاتن. دیارە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ئێستادا ئامادەبوونی هەیە لێرانە و ژمارێک لە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە ئامادەبوونیان هەیە. دیارە ئەو وەک ئێستا بینن ماوەستا سالار ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە فڕۆکەکەی دێتە خوارەوە لەلایەن نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پێشوازی لێ دەکرێتن. دیارە و سەردانەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا دوای ئەوە دێتکەوە ئەمڕۆ سەردانی عێراقی کرد و لە دوای ئەوە لە ئێستادا سەردانی هەرێمی کوردستان دەکەم. سەردانەی ڕەجەب تەیب ئەردۆغان یەکەم سەردانیتی وەکو سەرۆکۆماری تورکیا لە مێژووی هەرێمی کوردستاندا کەوا وەکو سەرۆکۆمار سەردانی هەرێمی کوردستان ئاکاتن. وەکە بینن کەوا لە ئێستادا لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە پێشوازی لە سەرۆکۆماری تورکیا کرا. دیارە سەردانەکەی زیاتر بۆ ئەوەیە کە پەیوەندیە بازرگانیەکانی نێوان تورکیا و هەرێمی کوردستان زیاتر باسی لێوە ئەکرێتن و هەروەها پرسی سنوورەکان لەم سەردانەیدا باسی لێوە ئەکرێتن لەلایەنی ئەمنیەوە، هەروەها هەناردەکردنیەوەی نەوتی هەرێمی کوردستان کە وتەبێژ حکوومەتی عێراقیش لە ئاماژەی بەوەدا کەوا چارەسەری هەناردەکردنی نەوت کراوە لە بەڕێبکەوتەوەنها ئەوە ماوە کە
حکوومەتی عێراق و هەروەها هەرێم ڕێک بکەون لەسەر بەتایبەتی لەسەر پشکە نەوتیەکان بەڵەوە کە ببینن لە ئێستادا سەرۆک کۆماری تورکیا هەروەها لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی کرد و تاوقیان لەگەڵ یەکتر کرد لە ئێستاشدا سەرۆکی کۆماری تورکیا لەگەڵ قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تەوقاکەوە هەروەها لەگەڵ وەزیرەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان دیارە لە پێشوازیدان لە ئێستادا ئەم سەردانەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بۆ هەرێمی کوردستان سەردانێکی گرنگە بە تایبەتی کە لە چوارچێوە و سەردانەی دێتنکەوە بۆ عێراق ئەنجامی داوە چەندین بابەتی گرنگ و هەنووکەی و ئەستراتیژی باسی لێوە کراوە 24 لێک تێگەیشتن حکوومەتی عێراق و وڵاتی تورکیا ئیمزا کراون دیارە گرنگترینیان بڵێن ئەو ڕێکەوتنەیەکەوە بۆ ماوەی 10 ساڵ لە نێوان عێراق و وڵاتی تورکیا ئەنجام دراوەکەوە بریتێلەوەی تورکیا هاوکاری عێراق بێتن لە بەردانەوەی ئاو بە تایبەتی کە عێراق بەدەستی کەمی ئاوەوە دەناڵەتن و بەردەوام گرفتی ئاویان هەبووە دیارە ئەمە بۆ ماوەی 10 ساڵ واژۆیان کردو و ڕێکەوتنامەیان کردووە بەڵە دیارە لە ئێستادا بەرەو ژووری کۆبوونەوەیان بەڕێەکەون سەرۆکی وڵاتی تورکیا و هەروەها سەرۆکی هەرێمی کوردستان بەڵێ ئازاد بەرپرسانی حیزبی هیچ یەکێک لە بەرپرسانی حیزبی لە پێشوازیەکەی سەرۆکۆماری تورکیا ئامادە بوون؟ مامۆستا سالار ئەوەی لە ئێستا داوانەوەی پێشوازی سەرۆکی تورکیادا بوون تەنها سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت و تیمی وەزارەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێشوازی سەرۆک کۆماری تورکیادا بوون ڕەنگە لە دوای پێشوازیکردنی لەگەڵ بەشێک لەو ئەو حزبانەش بەشدار بن کە لە حکوومەت نوێنەری حیزبەکان لەگەڵیان لە کۆبوونەوەکە بەشداری بکەن ئێستا بەرەو کوێ دەچنە سەرۆکایەتی هەرێم؟ ماستا گوێبیستی منی؟ بەڵێ زۆر سپاس پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی و لێرە